ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە بۆ ئەم یادە پیرۆزە لێرەوە ساڵی نوێ جژنی نەورۆز لە هەموو کوردێکی بە شەرەف پیرۆزەکەم لێرەوە سڵاوی خۆم بە هەر چوار پارچەکەی کوردستانە گەێنم هیوادارم هەرچەنە ڕۆژی کورد زۆر نزیکە لە هەڵاتنایە وەبزانم هەموو ئاگادارن لە تەلەڤیزیۆن و لە کەناڵەکان و لە پیجەکانەوە ئەم ساڵ زۆر جیاوازترێکە ئەم ساڵی نوێ و نەورۆز جیاوازترە گەورەترە بۆنەکە گەورەترە و جوانترێکە و خەڵکەکە زیاتر بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە ئەم ساڵ ئەم یادە ئەکاتەوە و هێشتا دەستیشی پێ نەکردووە ئەم دووشتە زۆر گرێدراون بەیەکەوە هەم پرسی ئاشتی هەم نەورۆز چکە گەلی کورد گەلێکن هەر لە دێر زەمانەوە مرۆڤ دۆستن ئاشتی دۆستن ئەمەش لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان باشتر دەرکەوت و ڕەنگی یایەوە ئەو پەیامەی بەڕێز ئۆجەلان بە هەموو دنیای وت کە کورد چییە و کێیە کورد میلەتێکی ئاشتی خوازە میلەتێکی مرۆڤ دۆستە ئەم نۆرۆزە ببێ بە مای خێر و خۆشی و هیوادارم هەموو گەلی کورد بە یەک دەست یەک چاو یەک دڵ یەک بیر یەکگرتوو بن شادیش ببین بۆ ڕۆژێک کە دەوڵەتی کوردی دامەزرێت پێش نەورۆز هەنێک یادی تر هەبوو کە مەسەلەن نمونە شانزەی سێیە ئەمانە هەمویان کە بۆنن کە پەیوەستن بەو ڕۆژە تراژیدیانەی کە گەلی کورتیای ئەنفال کراوە قڕ کراوە جینۆساید کراوە بەڵام نەورۆز بە خەڵک ئەڵێ کە گەلی کورد چنێک بە ئیرادەیە چنێ بەهێزە چنێ بەردەوامە جژنی خۆشمان هەرەکەین بەرگریش لە خۆمان هەرەکەین نەورۆزیش هەرەکەینەوە ئەم بۆنەیە تایبەتە بە گەلی کورد بۆیە داواکارم لە هەموو خەڵک بەخۆشی بەرەو ڕووی بێت یادی بکاتەوە بەڕاستی یادێکی پیرۆزە پیرۆزبایی جژنی نەورۆز لە خۆم و لە هەموو گەلی کوردەکەم بەڕاستی ڕۆڵێکی گرنگی هەیە یادێکی نەتەوایەتیەوە زەڕورە هیوادارین حکومەت پێرۆ پێش بچێت زیک ئەم دوو ساڵە بەهۆی ڕەمەزانەوە کاڵبوونەوەی بینیوە حکومەوەی خەڵکەکە بە ڕۆژوو و خەریکی نوێژ و ئیتاعەتە کاڵبوونەوەی بینێ بەڵام بەجددیش لە سلێمانیە ئەم یادە تۆزیەها بەربڵاوە و تۆخە ئیناوەکو سێرکی لە شارەکانی تراوان نییە بەجددی دەستخۆشیان لێکەم پیرۆزباییان لێکەم زۆر گرنگە دەستیان خۆش بێ لەشیان ساغ بێ هیوادارم هەموو کوردستان و جیهان بگرێتەوانێ وەکو سیرەکەی لە وڵاتێکی بەریتانیایە ئەمە دوو ساڵە شارەکانی بەریتانیا ئەڕازێنرێتەوە بە زینەی مانگی ڕەمەزان هیوادارم جژنی نەورۆزیش بچێتە ئاستێکی جیهانی بە هەموو جیهان بناسێنرێ سەرەتا بە خێراتنێکی گەرمتانەکەم ئامادەبوونتان لێرە جێگەی شانازیە بەڕاستی من وەکو ئەندامی کۆمەڵی کەلەپور و کۆمەڵی کەلەپور وەکو عادەتی هەموو ساڵێکی خۆی لە گردی مامەیارە پیشەی هەمیشەی پیرەمێردی نەمر بەرز ڕادەگرێت و لە سەرگردەکەی مامەیارە هەموو ساڵێک لە 20 مانگە 23 20 ئازارە ئاگری نەورۆز لەسەر ئەم گردە ئاکاتەوە وەک چۆن پیرەمێردی نەمر تا لە ژیاندا بووە ئەو یادەی کردوێتەوە بەڕاستی چەند ساڵێکە وەکو ئاگادارن یادی نەورۆز و سەری ساڵی کوردیەکەوێتە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لەگەڵ ئەوەشدا سەرباری ئەوەی کە دوو ساڵە بەڕاستی بارانە و جەوەکە وەکو کەشوهەواکە وەکو ساڵانی پێشووتر لە باریش نییە سەرباری ئەوەی کە خەڵکی سلێمانی بە ڕۆژوون و بە زمانی بە ڕۆژووەوە یەن لەگەڵمانە ئەم یادە بەرز و پیرۆز ئەنرخێنن هەڵبەتە بە بەراورد بە ساڵانی پێش و کە ڕەمەزان نەبوو ڕێژەکە کەمترە ڕێژی ئامادەبووان و دانیشتوانی شاری سلێمانی بەڵام سەرباری ئەوەی کە ڕەمەزانە و کە بە ڕۆژوون و کە کەشوهەواکەش نالەبارە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکان و کورتپەروەران و نەورۆزپەروەران لەگەڵمانە ئامادابن و ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگرن زۆر خۆشبەختم زۆر خۆشحاڵم بەوەی کە بە تایبەتی ئەم ساڵ پرسی ئاشتی بۆ گەلی کورد لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا پرسێکی تەواو و ژێنراوە و گەشببینم زۆر گەشببینم لەم مانگی سێیە و لە یادی نەورۆزدا و لە سەری ساڵی کوردیدا هەواڵی خۆشمان بەرگوێ بکەوێت و کورد گەورەتر و بەرزتر و ئازاد لە هەر چوار پارچەی کوردستاندا ببینین.